بوونی بڕێکی زۆری شلێک لە ناو بازاڕەکان و هەرزانی نرخەکەی گومانی بۆ بەشێک لە هاوڵاتیان دروست کردووە. لەسەر ئەم پرسا بە دوواداچوونمان کردو و بزانین ئایا ئەم شیلکە تا چەند تەندروستە و بە چ ڕێگایەک دێتە هەرێمی کوردستان. لە ئێستادا ڕۆژانە 700 تۆن شلێک دێتە ناو عەلوەی سلێمانی کە هەمووی لە دەرەوەی کوردستان و لە میسر و تورکیا و ئێرانەوە دێن. تایبەتی ئەمە ئێستا لە تورکیا هاوردەیەکەین و لە میسریشەوە لەم فەسەکانی کەش لە ئێرانیشەوە بە زۆری هاوردەیە. ئێمە ئەم شلکەکە لە وڵاتانی کە هەناردە ناکرێت بۆ شوێنەکانی کە بۆ نمونە لە میسرەوە بۆ ئەوروپا جاری وایە هەناردەکردنی ڕائەوەسێ یاخو بەوەی گرفتێکەوە یاخو بەوەی عەرز و تەڵەبی بازارەوە ئەگەرێتەوە بۆ ئێرە لێرە ئەمە بێتە هۆی ئەوەی کە سعرەکەی دابەزێ. ئەو بەرەبوومانەی کە ئێمە هاوردەیەکەین زۆربەی بۆ نمونە وەکو شلێک وەکو بەعزە میوەیەک بە موادی چیمیایی زیاتر بەکارێنێت و ئەمە بۆ گەشەکردنی گەورەکردن و بۆ ڕەنگ و بریقەدارێکەیەتی بەس بە تامە وەکو ئەو بەرەبوومانەی خۆماڵی نییە. بۆ زوو پێگەین و هێشتنەوەی بەرهەمەکان بۆ ماوەیەکی زۆرتر ڕێژەیەکی زۆر لە مادەی کیمیایی و دژەمێرویان لێدەدرێت کە ئەم مادانە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دادەنێت. بۆیە زۆربەی وڵاتان بە کەمی ڕێگا بە هاوردەکردنی ئەم میوە ناسکە دەدەن کە بەهۆی لێدانی دەرمانی زۆرەوە ڕێگری لە تێکچوونی دەکرێت. دوو جۆرە کاریگەریان هەیە ئەم مادانە. کاریگەریکی کورتخایەنیان هەیە کە ڕەنگە کەسەکە ئەگەر بڕێکی زۆر لەو مادەیە وەربگرێت جا ئایتر بە میوە بێ یا بە سەوزەوە بێ یا کەسەکە کرێکار بێت لەسەر ئیشەکەی ئیشی ئەوە بێت. کاریگەری کورتخایەنەکانی مەسەلەن وەکو با بڵێن حەساسیەتی پێست و سوور بوونەوە و هەنەجار بەڵق و دوای ئەوە سەرگێش خواردن، ئازاری ناوسک، ڕشانەوە، سکچوون زیاتر بەهۆی خواردنەوە ئێمە وەری ئەگرین ینی ئامی خەڵک وەری ئەگرێت. بریتە لەو کاریگەریانی ئەگەر بە بڕێکی زۆر وەربگیرێ تووشێنێک حاڵەتی درێژخایانمانەکە کێشەی بۆ نمونە مەناعەمان بۆ دروستەکە گەشە با بڵێن هەندێک جار هەنی نەخۆشی درێژخایان لەوانێت تەئسیر لەسەر هۆرمۆناتمان بکات. هەر پشکنینێک کە لە تاقیگەی کۆنتڕۆڵی جۆری دەکرێت تا 72 کاتژمێر شیاوی بە خواردنی ئەو بەربوومە دەدات کە لەژێر ڕێنماییدا هەڵبگیرێت چونکە بە بەرکەوتنی زۆری خۆر و هێشتنەوەی بۆ ماوەیەکی زۆر دەکرێت پێکاتەکەی بگۆڕێت و مرۆڤ تووشی ژەهراوی بوون بکات. پشکنینەکان بە شێوەیەکی گشتی لە سێ بابەتا خۆیەگرێتەوە: پشکنینی فیزیاییە، پشکنینی کیمیاییە، پشکنینی مایکرۆبایۆلۆجیە. و ئێمە سەبارەت بۆ پشکنینانە ئەو ئاست و ڕێژانەی کە پشتی بێبەستین پشت بە مواصفاتی عراقی و مواصفاتی کۆدێکسە بەستین سەبارەت بە قوبوڵکردن و قوبوڵ نەکردنی با بڵێن ڕێژەی بەرهەمەکان و هەروەها ئێمە لە تاقیەکەکەمان لەگەڵ ئەو پشکنینانە پشکنینی مادەی نیترات و نیتریت لەگەڵ پشکنینی مادەی قڕکەرەکان کە ئێستا بووە بە باسێکی گشتی لە سۆشیال میدیا و جیهانە لەسەر بەکارهێنانی و ڕێژی زیادبوونی ئێمە ئەو پشکنینانەش بۆ بەرهەمەکان ئەنجامەدەین بە شێوەیەکی گشتی. ڕۆژانە لە ناوخۆی کوردستان و دەرەوە بە نزیکەی 1000 تۆن لە سەوزە و میوە دێنە نێو عەلوەی سلێمانی. قایمقامیات لایەنی بەرپرسە لە چاودێریکردنی تەواوی ئەو بەرەبوومانەی کە دەچنە عەلوە و ڕۆژانە پشکنینیان بۆ دەکرێت. هەر بەرەبوومێک لە پشکنینی ئەوان دەرنەچێت ڕاستەوخۆ دەستی بەسەردا دەگرن و لەناو دەبردرێن. ڕۆژانە 100 کیلۆ 200 کیلۆ 300 کیلۆ تەلەف ئەکەین هەمووی کەڕووی کردووە لەبەروی شلیک زۆر ناسکە لەو بڕوایم تەمەنی کە هاتە بازاڕۆ 4 سەعات 5 سەعات دوای ئەوە ناخورێ. جامەوادی حافزەشی پیواکەن لە چەند وڵاتێکی شەوەیەت یەتە بەڕادەوە لە بەڕادەوە دەری ئەکەن گەرمە بێتەوە لەبەرەوە ڕۆژانە چاومان لەسەر شلیکە لە عەلوە بەکردداری قاتع بە قاتع ئەڕوێن 182 قاتع عەلوە یەک کارتۆنەکان هەڵ ئەپشڕین وەکو تێست سەر و ژێری سەیرەکەین کامی خراپی پێڵین ژیاکاری بکە بۆی تووشی زەرەر نەبێ ژیاکەینەوە تەلەفی ئەەکەین ئەخێنە حاویەوە. شلک یا تووفەرانگی هیوەیەکی ڕەنگ و شێوە جوانە و تامێکی خۆشی هەیە بە شێوەی سروشتی و دەستکردیش بەرهەم دەهێنرێت. ئەم میوەیە دڵخوازی منداڵانە چەندین سوودی تەندروستی گرنگی هەیە و دەوڵەمەندە بە ڤیتامینەکانی A و B و C ڕێگری لە دروستبوونی خانە ژێرپەنجەیەکان دەکات. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.